بەرپرسیارەتی دایک و باوک بەرامبەر بە مناڵ بۆی کە داهاتویشی باش و دڵخۆش و گەشاوی بۆ دەستنی شام کە خۆتان نەزان ئەم وێرانە ئەگەرچی زۆر سادەیە بەڵام پێویستی با کۆمەڵێک توانای عەقڵی و چاو و دەستیشیە بۆی کە مناڵ بتوانێت هەرسێکیان بێکەوە بەستێتەوە اینجا بتوانێت ڕسمێکی ئاوا سادە دروست بکات. بەڵام ئەوەی کە گرنگە بۆی کە ئەم توانانە بۆ مناڵ دروست بێ ئەوەیە کە دایک و باوک بەرپرسیارانە مامەڵە بکەن لە دروستکردنی مناڵان. بەرپرسیاران مامەڵەکردنەوەیە کە لە کاتی پلاندانان بۆ دروستکردنی مناڵە پێویستە ئەم دایک و باوکە سەردانی پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵبوون و سەردانی پزیشکی مناڵان بکەن بۆی کە بخڕێنە سەر تاواکەرە خۆراکیەکان کە لە باوترینیان بریتە لە فۆلیک ئەسید. وەجگەلەوەژ ئەگەر کۆمەڵێک پشکنی ترە بوو پێویستە بیکەن ئەمە لەکەی لەو کاتێک کە دایک و باوکەکە جارێ مەنعەکەن نەک لە دوای کە دایک و باوکەکە کە دایکەکە زانی سکی هەیە. گرنگترین تەمەنی مناڵ کە پێویستە لە ڕووی تەندروستی و ئاگامان لی بێت بریتە لە 4 تا 6 هەفتەی یەکەمی تەمەنی کە هیچ ژنێک نازانێت لەو ماوەیە دووگیانە. لەبەرەوەی گرنگە کە پێویستە لە پێش دووگیانیە لە کاتی مەنع دایک و باوک سەردانی دکتۆر بکەن و دکتۆر بین بۆی کە ڕێنمای پێویست وەرگرن دەربارەی و بابەتە. و بیریشتان بێ دەمودان یەکەم دەرگای چوونە ژوورەوەی هەموو خواردنێکە بۆ لەشی مرۆڤ لەبەرەوە دایکە بێ ئاگا لە دەمودانی خۆی بێ بۆی کە خواردنی باش وەربگرێت لە کاتی دروستبوونی مناڵەکە لە ناوسکیا مناڵەکەی بە باشی دروست بێت و لە پاش دایکبوونی مناڵەکەش پێویستەکە کە بە باشی ئاگاتانە دەمودانی مناڵەکانتان بێت و لەگەڵ دەرچوون یەکەمداران پزیشکی دابینن درەنگترین کاتیش بریتە لە 1 ساڵی. لەو ماوەیە لە تەمەنی 1 ساڵی مناڵە بە تێکڕا مناڵ 6 جار پزیشکی مناڵانە بینێ بەلای کەمەوە ئەگەر هیچ کێشەیەکی نەبێت لەبەرەوە باشتریشە بێت کە لە کاتی سەردانی پزیشکی مناڵانە پزیشکی دانی ژوینن بەڵام هەموو پزیشکێکی ددان نا چکە هەموو پزیشکێکی ددان شارەزای دەمودانی مناڵ نییە. هەروەک چۆن هەموو پزیشکێک شارەزای مناڵ نییە هەموو پزیشکێکی دانی شارەزای دانی مناڵ نییە. و لە پزیشکانی مناڵانی شەکاران بژێرن بە وریاوەڵیان بژێرن چونکە وەک دکتۆر چێنەر لە بەردەمەکە باسی کرد کە نمونی مناڵەکە پاش 6 ساڵ اینجا زانراوەکە کونە دڵیا هەیە. لەبەرەوە هەڵبژاردننی پزیشکەکە بە وریایەوە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە. هەروەک چۆن هەڵبژاردننی دەرمانخانە و هەڵبژاردننی تاقیگەشت ڕۆڵی گرنگی لەباتێت تۆ فەحسە لە مختبەرێ بکەیت و لە دوای نووسین کرد دووباری بکەیتەوە یەک جار لە دانێ بیکە کە باوەڕ پێکراو بێت. لە کاتێک سەردانی دەرمانخانە ئەکەیت ئەو بەڕێزەی کە دەرمانسازیان یاریدەری دەرمانسازە پێویستە کاوڕێنمانی کە پێویستە دەربارەی خواردن و دەربارەی چۆنەتی بەکارهێنانی دەرمانەکە بە دایک و باوکی بدا. تکایە کە شروعی شتیا بۆ مناڵەکانتان مەکڕن تکایە لەوە تێبگەن قەڵەوی لە گەورە و لە مناڵیشە نەخۆشیە جوانی نییە.